زۆر بەڕێز دکتۆر دەشنی عەبدوڵڵا پسپۆڕی تاقیگە و تەندروستیم لەگەڵدا دەبێت. ئەم پسپۆڕە کووردە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە سنتەرێکیان کردوێتەوە بە ناوی سنتەری کینگز هۆڵمز کە لەوێدا پشکنینی خوێن و چارەسەر بە خوێنیش دەکرێت. بۆ نمونە کەسانێک لە ڕێگەی پلازما و پلازمای نێو خوێن چارەسەری ڕوتانەوەی قژ و کۆمەڵێک چارەسەری جومگە و ئەژنۆ و ئازار و کۆمەڵێک بابەتی تر کە ڕەنگە من لە ڕووی تەندروستیەوە نەیانزانم بۆیە زانێری لە خۆی زیاتر وەردەگرم. دکتۆر دەشنێ سڵاو لەبێم کاتت باش سپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشین. من دەمێ بپرسم بیرکردنەوە لەکردنەوەی سنتەرێک لەم جۆرە لە سوید لە چیەوە دروست بوو؟ زۆر سپاس بۆم دەرفەتە و بۆ کەناڵی کورسات. سپاس بۆ تۆش. ئێمە مەمنون. ئێمە خانەی تەندروستین لە ستۆکۆلم لە شاری سوید. تەنها خانەیەکین کە ئێمە ئەتوانین تاقیگەی خوێنمان هەیە. ئەویش ئەوەیە ئێمە کە تەنها کەسێکین کە ئەتوانین بە هەموو ڕۆژێ لە بەیانەوە تا سەعاتی 9 ئێوارە فەحسی خوێن بکەین. واتە تاکە تاقیگەن کە ئەوە نییە لە شەب. دکتۆر دەشنێ تاکە تاقیگەین کە ئەتوانین بە ئێواران و باش تاکە تاقیگەن کە ئەتوانن ئەم چارەسەرانە بکەن و ئەو چارەسەرانی کە لەم تاقیگەیە ئەکرێت کامانن. هەموو فەحسێکی خوێن لە لای ئێماکرێ بە هەموو جۆرێ هەر چ نەخۆشیێک دێتە ئێرە بۆ لای من شەریکێکم هەیە کە ناوی بیۆنا ئەوە دکتۆرەکەیە من پسپۆڕی تاقیگەم لەگەڵ ئەوە فەحسەکان بە قبوڵی هەردووکیان هەرچە فەحسێکی بوێ نەخۆشەکە ئەیکەین و لە هەمان کاتیشە ئەتوانین ئەنالیزی بکەین. باشە حتا بە شەمە یەکشەمان ئەوەش نییە لە ستۆکۆڵما. بەڵێ دکتۆر دەشنێت چۆن ئێوە وەکو کورد یعنی تاکە تاقیگەن کە ئاوا کراونەوە پێشتر تاقیگەی لەم جۆرە نەبووە لە سوید یان چارەسەرە نوێیەکانی پلازما و خوێن بۆ سوید ئێستا بۆکردنەوەی ئەم سنتەرە تازەیە؟ بەڵێ ئێمە بۆیە تاقیگەین کە لە دوای سەعات 5 ئێوارەوە لە ستۆکۆڵمە لە شاری ستۆکۆڵم ناتوانین فەحسی خوێن بگری لە هیچ شوێنێک مەگەر بچی بۆ تەوارەکان. لە تەوارەکانیش حتممە نەبێ بە نەخۆشیەک بچی ئەگەریش بۆت بگرن. باشە لە دیمەنەکاندا ئێمە بە جۆرێکی ترە. بەڵێ 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 لە دیمەنەکاندا دەبینیم چارەسەری پلازما پێما بێت بە خوێن بۆ بەهێزکردنی قژ دەکرێت کە ئێستا ئەمەش جۆرێکە لە چارەسەر لە کوردستان و لە زۆربەی جیهاندا ئەنجامەدرێ. من نامێ بچم بۆ ناوەڕۆکی تاقیگەکە چۆنە و بۆ منە نەشتەرگەریەکە چۆن دەکرێت، بەڵام دەمەوێت دیوەکەی تری بپرسم. ڕوتانەوەی قژ لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی سویدیش هەروەکو لای خۆمان وایە پێویستە کات لە ڕێگەی پلازماوە بەهێز بکرێتەوە جارێکی تر؟ بەڵێ حتمما وایە. زۆربەی زۆری مشتەرەکانمان ڕوتانەوەی قژی مشکلەی ڕوتانەوەی قژیان هەیە. ئەوانیش کە دەین بۆ لای ئێمە تقریبا 3 جار کیفایەتە زۆر جار بۆ هێنانەوەی ئەو قژە. ئەویش لە خوێنەکەەوە تەبعاً لە پلاسمای خوێنەکەەوە لەو پروتینەوە دەریێهێنی نەخێنەوە ژێر پێست. باشە جگە لە چارەسەری پلازما بۆ قژ بۆ بەهێزکردنی قژ چارەسەرەکانی ترکە بە خوێن ئەنجامەدرێت لە سنتەرەکەی ئێوە بۆچی تر دەکرێت؟ بۆ هەموو نەخۆشیەکی ترەکرێت بەس بۆ نمونەکاڵ هەموو نەخۆشیە وەکو ئێستا مەسەلەن پلازما بۆ نەخۆشی ئەرترۆس چەندەها ساڵە بەکارهێنراوە بۆ ئەوانەی ئەرترۆسیان هەیە لە پەنجەکانیانە یان لە ئانیشکیانە یان لە ئەژنۆیانە. پلازما دیاری داوە کە چارەسەرێکی زۆر زۆر باشە بۆ نەخۆشی ئەرترۆس. حتا لە کاتی ئەمەلیاتە زۆر کەس بەکاری هێناوە. ئەویشەوە هێنێ
کە بۆ ئەوەی زامەکە زامی عملیاتەکە زووتر چاک بێتەوە پلازمایە لێداوە. ئاها واتە چارەسەرێکی نوێیە دکتۆر دەشنێ وایە ئەمە؟ چارەسەرێکی نوێیە ئێمەش یەکێ لەو ئەوڵانە بووین کە هێنامانە ناو ستۆکۆڵمەوە ناو سویدەوە. باشە بەگشتی ئەو نەخۆشیە دیارانی کە لە سویددا هەیە بەو پێکەوە لە سویدنیان لە وڵاتانی ڕۆژاوا نەخۆشیەکانی خوێنن دیارترینیان کامانن؟ کە نەخۆشی خوێنە؟ بەڵێ کە هەر چارەسەریشی بە خوێن بێ یان نەخۆشیێکی ترە چارەسەرەکەی بە خوێنە. ئەرترۆز یەکێ لەوانەیە کە زۆر زۆر گەورەیە لە سویدا. بە کوردی واتای چییە و وشەی دێڵێ؟ ئەرترۆز داوای نەکەم بە کوردی نایزانم. باش کێشە نییە. دکتۆر دەشنێ ئێوە وەکو کورد کە بیرتان لەم سنتەرە کردوتەوە سەرجەمە و کەسانی کە لەم تاقیگەیە کار دەکەن هەمویان کوردن؟ نەخێر تەنها من کوردم. تەنها تۆ خۆتان بەڕێوەبەری تاقیگەکەن یان کەسانی تر هەن ئێوە کاری تێدا دەکەن؟ من کەسانی کە هەن کاری تیاکەن بەس من شەریکەکەم کردوتەوە لەگەڵ برادەرێکە ئەویش دکتۆر بیۆنستۆنستێنی ناوە. ئێمە دوان شەریکەکە هی ئێمەیە چەند کەسێکمان هەیە کە مەعاون دکتۆرێکە و دکتۆرێکی دیانیشمان هەیە کە لێرە کارەکەن. باش ئەو کەسانی کە سەردانتان دەکەن تەنها سویدین یان کوردانی خۆشمان سەردانتان دەکەن و چارەسەر لایەوە وەردەگرن؟ بەڵێ کورد زۆر زۆر دێ بۆ لای من بە هەموو جۆرە کەسێک دێت تەبعاً کوردەکەش بە هەمان شێوە زۆر کەس بۆ ڕووتانەوەی قژی تێت یان بۆ ئەوێ دەموچاوی باڵ بکاتەوە بە پلازما. کوردمان زۆرە تەبعاً هەموو جیلێکمان هەیە. باشە دکتۆر دەشنێ بن بە دەرفەت هێزانەمە ماوەی کە هەمانە تۆزێک باسی ڕووتانەوەی قژ بکەین کە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان هەم لای خانمان هەم لای پیاوانیش. زۆر جار دەوترێت ژینگە کاریگەری هەیە لەسەر ڕووتانەوەی قژ. بۆ نمونە ئەڵێن ئاوهەوای ئەو شوێنانی کە ژینگەکەیان پیسە قژ خۆراکی پێویستی پێناگات وشک دەبێتەوە دەوەرێت بەهێز نابێت. لەلایەکی تریشەوە بە پێچەوانەوە خۆ وڵاتانی ئەوروپا هەمیشە کە شواوەکەیان شێدارە. بەگشتی هەست دەکەی لە کوردستان بەراورد بە سوید کامیان گرفتی قژ ڕووتانەوە زیاترە؟ سوید. لە سوید بەڕای من. بۆچی؟ قژ ڕووتانەوە زۆر شت دیارەدا مەسەلەن ژنی سەگپڕ کە مناڵەکەیە بێ قژێ ڕووتێتەوە. باشە یعنی زۆر شتە کە کاریگەری هەیە لەسەر قژ ڕووتانەوەی ئینسان. و من لە سویدا زۆرەی بینم بەداخەوە زۆر دەمێکە لە کوردستان نەبووم ناتوانم مەقایسەی بکەم لە کوردستان زیاترە یا لە سوید بەڵام ئەوەی من ئەزانم لە سویدا زۆر زۆرە. باشە ئەو چارەسەری پلازمایە کە زیاتر ئێمە فۆکسمان کردە سەر چارەسەری پلازما خۆشەویستان بۆی بیرتان نەچێت پلازما تەنها بۆ سەر ناکرێت بۆ زۆر نەخۆشی تریش چارەسەرە کە دکتۆر دەشنێ باسی کرد بەڵام نەزانم گرفتەکە زۆر زۆر زیاترە دکتۆر دەشنێش هاوڕایە لەگەڵما کە زیاتر خەڵک بۆ ئەم چارەسەر و بۆ دەموچای وەکو خۆی باسی کرد ڕویان تێدەکەن. بەڵام بۆیە لەسەرەوە وەستامەوە دەمێت پرسیاری ئەوە بکەم کاتێک کەسێک پلازما بۆ بێخی سەری دەکات بۆ تاڵەقژەکانی دەکات دوای ئەوە ئیتر تەواو دەبێ بڵێ 100% قژم بەهێز بۆ و ترسی ڕواندنەوە یاخود وەرینی قژم نەماوە؟ وەرینی قژ ئەوەستێت. ئەوەستێت. ئەوە حقیقەتەکە بە یەکەم جار ئەوەستێت. باشە. بەڵام بۆ هاتنەوەی چەند جارێکت پێویستە ئەم پلازمایە بکەیت. واتە ئەم پلازمایە قژیش ئەهێنێتەوە؟ بەڵێ. واتە ئەم پلازمایە قژیش ئەهێنێتەوە تۆ ئەکرێت تەفاسیلم بیتە لەسەر ئەم چارەسەرە. بەڵێ. کە پلازماکە ئەخەیتە ناو ئەم پروتینە هەموو پلازماکە نییە کە پروتینەکە ئەخەیتەوە ناو خانەکانی مووەوە گەشەی پێدا کە گەشەی پێدا ئەو خانانە گەورابێ کە گەورابێ خانەی تر دروستە بێ ئەوەش پێی ئەچێ لەو کاتەدا بۆ یەکەم جار مووەکە ناوەرەیتر ئەی وەستێنێ وەرینەکە ئەوەستێنێ بەڵام بۆ ئەوەی قژ زیاتر بێتەوە پێویستی بە پرۆتینی زیاترە. باش. ئەو کاتە جارێک دوان یاسیان ئەبێ بیکەیت. ئەو کاتە جارێک دوان یاسیان ئەبێ بەڵام ئەوەی قژ زیاتر بێتەوە پێویستی بە پرۆتینی زیاترە.
زۆر باشە بۆ کەسێک ئەگەر بۆ ماوەی وراسی قژی بوەرێت ئەم پلازمایە چارەسەرە بۆ ماوەی وراسی قژی بوەرێ بەڵێ بەڵێ بە هەمان شێوەی وەستێنێ ئەیوەستێنە بە هەمان شێوە چونکە ئەو کە پرۆتینەکە ئەچێتە ناوەوە کاری خۆیەکە باشە جیاوازی هەیە لە نێوان ژنان و پیاوان بۆ چارەسەرەکە جیاوازی هەیە تا ئینسان تا ئینسان کەسێک لەوانەیە پێویستی بە زیاتر بێت چەند جار زیاتر بێت ئەویشەکەوێتەوە سەر لەش و لار و کەس خوێنی ئەو ئینسانە خۆی باشە بۆی تۆزە لە قش دوورکەینەوە بینەوە بۆ دەموچاو پرسیاری ئەوەش بکەین نەزانم سەبینەران زۆر پرسیارێوان لا دروست دەبێت چارەسەری پلازما بۆ خوێن یاخود بۆ دەموچاو بۆ چی دەکرێت بۆ لابردنی چورچولۆچی دەموچاو دەکرێت بۆ سافکردنی دەموچاو دەکرێت بۆ لابردنی خاڵ و هەندێک پەڵە و ئەمانە دەکرێت زیاتر بۆ چی و چی دەکرێت بۆ هەموو ئەوانە ئەکرێکەوە وتت چرچولۆچی دەموچاو ئەو کاتی پێچێت طبعاً وەکو ئەوەی قش چەند جارێکی ئەوێت بۆ پەڵەی دەموچاو کاڵیەکاتەوە جار بەجار کاڵتر و کاڵتریەکاتەوە واتە ئەگەر کەسێک پەڵەیەک لە دەموچاویدا هەبێت چەند جەلسەی پێویستە بە چەند جار پلازما دەتوانێت پەڵەکی بە تەواوەتی لابچێت سێ جار سێ تا شەش جاریەوێت سێ تا شەش جاریەوێ بە کەسەکان کەوتەوەکو پێشتروتم باشە هەر جەلسەیەک نرخی تایبەت بە خۆی هەیە یان کاتێک تۆ بۆکو پزیشکێک دێمەلات بۆ منە دەڵێم پلازما بۆ سرم دەکەم بۆ دەمچاوم دەکەم هەر قۆناغێک نرخی تایبەت بە خۆی هەیە یان ئەگەر بێت و تۆ بڕیار بی بڵێ سێ تا چوار جەلسەی پێویستە ئەو کاتە نرخەکان گۆڕانکاریان بەسەردادێ نرخەکان طبعاً گۆرانیان بەسەرادێت کە چەند جارێک بتەوێ بیکەیت نرخی ئەگەر بۆ یەک جار بتەوێت تاقیشی کەیتەوە ویش هەر نرخی خۆی هەیە لەم بەرنامەیش داتوانمەوە بڵێم نرخەکانمان نیوە قیمەت کردووە ئێستا لە حاڵی حازرە بڵێ باشە تێڕوانی نێو پزیشکانی $250 باشە تێڕوانی نێو پزیشکە سویدیانی کە کارەکەی ئێوە دەبینن ئەم کارە دەبینن یان تێڕوانینی ئەو کەسانی وەکو نەخۆش دێنە بەردەسی ئێوە چارەسەریان بۆ دەکەن بەرامبەر بەوەی کە کوردێک ئەم سنتەرەی کردوێتەوە تێڕوانینی ئەوان چییە تۆ تا چەند هەست بە خۆشببختی دەکەی کە وەکو کوردێک جێدەستت دیارە لە سوید و خزمەت دەکەی ئەو پەڕی شانازیە بۆ من بۆ ئەو کوردانەی کە دێن بۆ ئێرە و خۆشحاڵن بە کاری من من زۆر دڵخۆشەکە طبعاً ئەوەی من پێم بکرێ بۆیان نەکرێم و لە دەسەڵاتیشمایە کە زۆر کاریان بۆ بکەم و ئەیشی کەم و بەرنەوامیشە بم لە کارکردن بۆ هەموو ئەو کوردانەی کە لە ستۆکهۆڵم ئاژین دکتۆر دەشنێ ئەو سنتەری ئێوە بە دیاریکراوی دەکەوێتە چووەوە بۆەوەی کەسانێکە گەدەستا لەم شاشەیەوە ئێوە بینن ڕەنگە پیان خۆش بێ بن وڵاتان بۆن ئەگەر لە سویدیش نەبن لە وڵاتێکی دراوسی سوید بن تا ئێستا نەیانزانی بێ سنتەرێکەیە کە بە خۆشببختانەوە کە جێگەی شانازیە کوردێک بەڕێوبەری ئەم سنتەرەی کردوێتەوە خزمەت دەکات ئیتر بە کەسێکی بیانی بێ بە کەسێکی کورد بێ شوێنمەکانتان کوێیە ئەرچەندە ڕکلامیشە بەڵام قەینا پێمان خۆشە خزمەت بەیەوە بکەین ئەو کوردانی کە لە تاراوگەن هەمیشە ئێمە دەمانوێت بەسەرام بکەینەوە و لە ڕێگەم بەسەرکردنەوەیەوە هەم بتوانین کارەکەشیان زیاتر پەرە پێ بدەن ئێمە لە ناو سنتەرین ئاسانە زۆر ئاسانە دۆزینەوەی ئێمە زۆر کەس ناومان نەناسێ زۆر کەس پێمان نەزانێ هاتن بۆ لای ئێمە زۆر ئاسانە و لە ناو سنتەرین لە کۆنگسۆڵمەنی بێڵێن هەر شەریکەکەش بە ناو خانەی تەندروستی کۆنگسۆڵمنەوەیە بێگومان دکتۆر دەشنێ عەبدوڵڵا سپۆری تاقیگە و تەندروستی زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت زۆر سوپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشین بە هیوای سەرکەوتن خۆی لە بابەتی پزیشکیاڵە هیواداری هیچ کەسە پێویستی بە پزیشک نەبێ من دڵیام تۆش هەمان ڕات هەیە لەگەڵمنا بەڵام هیوادارمەوەی کە پێویستیشی پێ بێت دەتوانێت بچێتە لای پزیشکێکی کورد لە سوید لەوێ چارەسەرەکانی لە ڕێگەی خوێنەوە بۆ بکات دووبارە سوپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشین